بەڵێ ئازیزانمان لەناو هەفتەی هۆشیاری شەرپەنجەی مەمەکداین، بەڵام ئێمە جیالەوە باز لە جۆرە جیاوازەکانی گرەی مەمەک دەکەین، چونکە هەندێک لە گرێکانی مەمەک هۆکارێکە بۆ ئەوەی کە سەرکێشێت بۆ شەرپەنجەی مەمەک، یاخود هەندێک گرێمان هەیە کە پاکن و هەندێکمان هەیە کە هۆکارم بۆ ئەوەی کە بنە شەرپەنجەی مەمکووە دوجار پێویست بە چارەسەرێکی کیمیایی بکات یاخود خوا نەخواستە بەلابردنی ئەو ئەندامە بکات. گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین، بزانین چەند جۆر گرەی مەمکمان هەیە و چۆن بزانین کام گرەیە پاکەوە کام گرەیش پێویست بە پزیشک دەکات چین سەردانی بکەین و چارەسەر وەربگرین لەسەری. و باسیش لەوە دەکەین بزانین ئایا پشکینەکان چین و جۆرە جیاوازەکان چۆن دەستنیشان دەکرێت و گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری دکتۆرە سەناریا شوان بە پسپۆڕی نەخۆشەکانی مەم کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر دکتۆرە بەخێر بێت، سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر بالۆ دەست بکەین زانین چەند جۆر گرێ مەمکمان هەیە و بۆمان جواب بکەیتەوە کە کام گرەیی پاکەوە کام گرەییش کە پێویست دەکات کە بێتە خۆی نەخۆشی. بەڵێ طبعاً خۆشبەختانە زۆربەی ئەو گریانەی کە لە مەمکە خانمان خۆیان هەستی پێ ئەەکەن لە ماڵەوە یاخود ئێمە دەستنیشانی ئەەکەین گرەی پاکن لە سانەوەیان پاکە کە ئەمە ڕێژێکی زۆر باشە. کەواتە لێرە بە خانمان ئەڵێن هەر کاتی هەستی بە شتێکی نامۆ کرد لە ناو مەمکە یەکسەر نەترسێ وا نەزانێت کە ئەمە نەخۆشی شەرپەنجەی مەمکە. بەڵام لەگەڵ ئەوەشا لە هەر کاتێکە هەستی بە گۆڕانکاری کرد، هەستی بە گرەیە کرد، بە ڕقاییە کرد لە مەمکە، باشتر ئەوەیە کە پشکنینی بۆ ئەنجام بدرێت کە ئەو خۆی لەوانەیە نەزانێت جیاوازی لە بینی ئەم دوو جۆر گریانە چۆنیە. گرەی پاک بەعام چەند نەوعێکمان هەیە، بۆ نمونە لەوانەیە چەوری بێ، لەوانەیە گرەی ڕیشاڵی بێ کە فایبرۆ ئەدینۆمای پێ ئەوترێ، لەوانەیە کیس بێ ئەو شتێک کە خۆی هەستی پێەکا لە مەمکە، لەوانەیە کیسێکی ئاوی ئاسایی بێ. هەنێ جار جۆریەک لە مەمکمان هەیە خۆی گرۆگرۆیە، فایبرۆسیستیک چێنجی پێ ئەوترێ کە ئەمە هیچ زیانێکی نییە و بێوەی و قەتیش نابێتە نەخۆشی خراپ. ئەم گۆڕانکاریانە تقریبا ئێمە لە هەموو تەمەنێکە ئەیبینین، بەڵام گرەی فایبرۆ ئەدینۆما و فایبرۆسیستیک ئەمانە عادەتەن لە گەنجانە زیاتر ئەبینین. بۆی دائیمەن کە ئێمە دەستنیشانی ئەەکەین بە پشکنینی کلینیکی، بە سۆنەر، بە مامۆگرافی ئەگەر پێویستی کرد، هەنێ جار لە تەمەنی سەر و 35 ساڵ 40 ساڵ یاخود ئەگەرێکێکی نزیکی ئەو خانمە لە بنەماڵەیانە نەخۆشی شەرپەنجەی مەمکە بێ یان هەر هۆکارێکی مەترسیداری هەبێ بە توشبوون بە شەرپەنجە، هەنێ جار ئێمە داوای زەرعیان لێ ئەەکەین، ئەڵێن زەرعێک نمونەیەکی لێ وەرگرین لەو گرەیە لە بەروی ئێمە دڵنیابینەوە لە پێکهاتەی جۆری گرێەکە. ئەمە بەعام بەگشتی جۆری گرێکانە. باسی گەنجانم کرد مەسەلەن فایبرۆ ئەدینۆمایان کیسی ئاو زۆر زۆرە لە ناو مەمکە کە هەر بە خۆی هەست بە شتێکی ڕق کردووە لە ناو مەمکە. طبعاً لە کاتی پشکنینە ئێمە ئەتوانین تا ڕادەیەک جیاوازی بینی گرەی پاک و شەرپەنجە بکەین. بۆ نمونە گرەی پاک لە ژێر دەستا زۆر بە ئاسانی ئەجوڵێتەوە، بینەما گرەی شەرپەنجەیی چۆنەڵی ڕەگی تاکوتیوە ناجوڵێتەوە لە ژێر دەستا بە ئاسانی. گرەی ئەو باڵێن کیس و ئەم گرێ پاکەکان قەراغێکی ڕێکی هەیە، خڕە جوانە، سەرفسەکەی یعنی سەرەکەی سافە لووسە، بەڵام گرەی شەرپەنجە ناڕێکیەک هەیە لە قەراغەکانیان، ناڕێکیەک هەیە هەست بەوەکەین کە تۆزی گرنج بێ پێستی مەمکە کە بەرەو خۆی ڕائەکێشێ. ئەمە وەکو شتێکی سەرەتاییەک ئێمە لە پشکنینی کلینیکیا هەستی پێەکرێ. زۆر باشە دکتۆرە، پێویستە لە تەمەنی چەندێکەوە خانمان خۆیان پشکنین بۆ خۆیان بکەن بۆ ئەوی بزانن ئایا هیچ گرەیەک هیچ ناڕێکیەک هەست پێەکەن؟ بەڵێ هەموو خانمێک لە تەمەنی 20 ساڵیەوە ئەبێ پشکنینی خۆیی بۆ خۆی بکە. مەبەست لە پشکنینی خۆی چییە کە خۆی بۆ خۆی ئەنجام ئەیە لە ماڵەوە. باشترین کاتیش بۆ ئەم فەحسە لە پاش تەواوبوونی سووڕی مانانەیە. ئەو خانمانەی کە تەبانەمە بە درێژایی تەمەنیان، ئەو خانمانەی کە لە سووڕی مانانەوەستا و نەتەوانێت لە سەر و تەمەنی 55 ساڵیە ئەبێ ڕۆژێک لە مانەکە دەستنیشان کا بۆ خۆی کە دیاری بکە کە ئەم ڕۆژە پشکنین بۆ خۆی ئەنجامەیە. جاری وایە خانمەکە کێتە لامان ئەڵێ وڵات دکتۆرە من سەری لێ دەرناکەم، نازام ئەم فەحسە چۆن ئەکرێ، نازام کامە ڕیشاڵی ناو مەمکەکە یان گرەی ناو مەمکەکە یان ئەگەر شتێکی تازە بێ. ئێمە پێیان ئەڵێن کە تۆ ئەم پشکنینە هەموومانێک بۆ خۆت دووبارە کردوانێ یەکەمیشت خۆت ئاشنا ئەبی لەگەڵ پێکاتەی مەمکەکەت، یعنی ئەزانی کە ئەمە خانەکانی مەمکە چکە مەمک بەتاڵ نییە. بۆ شیردەرەکانمان هەیە، گرەی شیردەرمان هەیە، پێکاتە و ڕیشاڵی ناو مەمکەکەمان هەیە جگە لە چەوری کە ئەم پشکنینە هەموومانێک خۆی بۆ خۆی ئەنجام ئەیە شارەزایەکی تەواوەتی پیا ئەکا لەگەڵ پێکاتەی مەمکەکەی. هەر کاتێک ئەگەر هەستی بە شتێکی تازە کرد، بۆ نمونە ئەگەر گرێ بێ
ڕقایەک بێ لە شوێنێکە هەستی کرد مەسەلەن گرێژ نەبێ هەستی بە گرژیە کرد بە ئاڵۆزیە کرد لەو جێگایە ئەبێ پشکنینی بۆ بکرێ هەنێ جار هەست بە دەردراوێک ئەکا یان گۆڕانکارێک لە گوۆی مەمکەکە ئەکا بە هاوشێوەی گرێکە ینی ئەبێ ئەویش هەر پشکنینی بۆ بکرێ یان هەنێ جار نەخۆش هاتۆتە لامان یەکەم شتێتی هەست بە شتێکی نامۆ ئەەکەم لە ژەربن باخەڵمە ینی کەواتە هەر گۆڕانکارێک لە مەمک و لە گۆی مەمک و لە ژێر باخەڵا ئەبێ لە ژێر چاودێریە بێت و پشکنینی بۆ ئەنجام زۆر باشە دکتۆرە باست لەوە کرد کە کەسەکە پشکنین بۆ خۆی بکە بەڵام یعنی ئێمە زۆر جار بینیمانە لە پسپۆڕانیان لە زۆرێک لە تۆڕە کۆمەڵاتیەکانە کە شێوازی پشکنینەکەشدا ئەنێن بۆی کە بەسەری پەنجە بێت یعنی نەک ئەها شاز دەست لیانەکە بووی کە بزانی هەر بەڕاستی ئەگەر گرێیان شتێکی وە هەبێت زووتر هەستی پێ بکەیت ئەمە چۆنە ئێوە چۆن ڕەنمایی خەڵکەکەن ئەگەر ئێمەش دایمەن یعنیەوەنیە بە خانمان ئەڵێن شێوازێکی ڕاست فێر ببێ بۆ پشکنینی خۆیی طبعا یەکەمیشت ئەبێ ئەو خانمە بەشی سەرەوە هیچی لەبەرانە بێت لە بەردەم ئاوێنەیەکە بوەستێ چونکە هەنێک گۆڕانکاری تەنها لە پێستی مەمکەکەیان لە گوۆی مەمکەکەیان کاتە ئەکرێت ئاش ببینرێت بەڵێ بەڵێ بۆ یەکەمیشت ئەبێ سەیری خۆی کە مقارنەیەک ئەکا بەراوردێکەکە لە بینی هەردوو مەمکەکەیە بزانین هیچ گۆڕانکاریەک نابینێ لە پێستەکەیە طبعا زۆر جار خانمان ئەوەشیان لێ تێک ئەچی ئەڵێ قەبارەی مەمکێکم لەوەی تر گەورەترێک کە شتێکی زۆر زۆر ئاساییە عادەتەن مەمکێک لەوەی تریان گەورەترێکە و شتێکی طبیعیە پاشان هەردوو دەستی بەرزەکاتەوە بۆ سەرەوە هەر لە بەردەم ئاوێنەیە وەستاوە زۆر جارۆک و باستم کرد هەنێک گرێ هەیە ئەگەر بە تایبەتی نزیک بێ لە گۆی مەمکەکەوەیان ئەگەر نزیک بە لە پێستی مەمکەکەوە ئەو پێستە بەرەوە خۆی ڕائەکێشێ لەو حاڵەتەی کە هەردوو دەستی بەرزەکا بۆ سەرەوە ئەیبینێ چاڵیەک ڕوئەیە لە پێستی مەمکەکە یان گۆی مەمکەکە ئەچێ بەرەو ناوەوە بۆی لێرە زۆر مهمە تۆ دیقەتی ئەم شتەبات طبعا کە گرێک هەبێ لە مەمکەکە لێک لایە ڕوئەیە لە هەردوو لای ئەو حاڵەتە ڕوونایە پاشان هەردوو دەستی دا ئەگرێتەوە خوارەوە بۆ نمونە ئەگەر بێت پشکنین بۆ مەمکی چەپی بکە ئەبێت ئەم دەستەی بەرێ و پشتسەری پشکنینەکە نابێ بەسەری پەنجەکان بێ ئەبێ بەم سێ پەنجەیەوە پانایی دەستی ئەبێ مەمکەکە ئەهێنێتە بەرچاوی خۆی وەکو سەعات 12 لە سەعات ئەفۆکو سەعاتێک و لە سەعات 12ەوە دەست پێ ئەکا بەش بە بەشی مەمکەکان ئەپشکنێتە ئەگاتە سەعات 6 پاشان ئەگەڕێتەوە تا سەعات 12 طبعا بەپێی قەبارەی مەمکەکە دەستی تۆزی ئەهێنێتە خوارەوە هەموو بەشەکانی مەمکی تەواوەکە زۆر جار خانمان زۆر بەهێواشی فەحسەکە ئەکەن ینی ئەوە نیە هەروە بە دەستلیانێکی ئاسایی بۆ پێستەکە تۆ ئەبێ بزانی لە قوڵایی یا هیچ هەست پێ ناکەی کەواتە ئەبێ تۆزێ دەستی بەڵێ تۆزە زەختێکی هێواشی لێ بکات تا بزانانی هیچ هەیە هیچ بەردەستی ئەکەوێ یان نا وەکو باسم کردە ئەگاتە لای گۆی مەمکی پاشان گۆی مەمکی زۆر بە هێواشی یەک زەختی کەمی لێ ئەکا بزانانی هیچ دەردراوێکی لێت چکە ئەمەش بە تایبەتی مۆزوعێکی زۆر گرنگە کەمە دەردراو لە چەنەها جۆری دەردراومان هەیە هەستی پێ ئەکرێ وتم دەستی لە ژێر سەریایەتی دەستی ئەهێنێتەوە خوارەوە پاشان فەحس بۆ ژەرباخەڵی ئەکا پشکنینی ژەرباخەڵی ئەبێ بەسەری پەنجەکانی بێ ئەمەیان بەڵێ هەمان دەستی ئەباتە ژەرباخەڵی بزانێ هیچ شتێک بەردەستی ناکەوێ هەمان شت بۆ مەمکەکەی تری ئەنجام ئەدا ئەم فەحسە بە پێوە ئەم خانمە ئەتوانێ بیکە ئەشتوانێ بە پاڵکەوتنەوە بیکە ئیتر بەو شێوازەی کە خۆی شارەزایی پێ ئەکا لەگەڵ پێکهاتەی مەمکەکەی ئەم فەحسە مەفروضە هەمومانەی دووبارەی بکاتەوانێ هەر کاتی هەستی بە شتێکی نامۆ کرد ئەبێ بە دوواداچوون و پشکنینی بۆ ئەنجام بدرێت زۆر باشە دکتۆرە ئاتەن گرێ شێرپەنجەیەکان شوێنەکانیان لەکوێدایە زیاتر لە دەوری مەمکتایە یان لە چ شوێنێکدایە بە بەراورد بەگرێ پاکەکان وەکو شوێن مەرج نییە ینی بڵین شوێنێکی تایبەتی بێ هەموو مەمکەکە معڕەزە بۆ ئەوەی لە هەر جێگایەک ڕووبدات ئەم شتە بە هەمان شێوە لە ژەرباخەڵیشە ینی ئەوە نیە بڵین گرەی پاک لە شوێنێکە ئەبێت و گرەی شێرپەنجە لە شوێنەکەی جیاواز ئەبێ دکتۆرە هۆکارێکی تایبەتمان هەیە کە بڵین ئەم هۆکاری توشبوونە بە گرێ یان ئەوە تا هۆکار و فاکتەری جیاواز هەن زۆر جاریش باس لە بۆ ماوەی ئەکرێ ئەمە چۆنە پرسیارەکەمە بەست لە گرەی شێرپەنجەیە هۆکارەکانی توشبوونی گرەی پاکمان هەیە وتمان گرەی شێرپەنجە جاری وایە گرێ پاکەکان بالفعل هەیە ئەڵە مەسەڵەن خوشکەکەم واهەیە دایکم واهی بۆ ینی ئەمەش لەوانەیە پێکهاتەی مەمکەکە سروشتی مەمکەکە عادەتەن خۆی گرێچیە دابەشبوونێکی خانەکانە ینی مەسەڵەن هەنێ مەمکە خۆی چڕە ئاڵۆزە قابلێتی ئەوەی هەیە کە گرێ دروست بکە لە ناو مەمکەکە ئەمە وەکو گرەی پاک هەنێ جار گۆڕانکاری هۆرمۆنی جەستە خۆی ئەم گریانە دروستەکە بۆ نمونە ئێمە باسی کیسیشمان کرد نەکەر گرێ هەنێک کیس هەیە پەیوەندی بە گۆڕانکاری هۆرمۆناتی جەستەی خانمەکەی کە هەمومانێک لەگەڵ سوڕی مانانە
هۆرمۆنی جستەی بەرز و نزمەکە هەنێ جار هەنێ چارەسەری هۆرمۆنات هەیە کە مەسەڵەن خانمەکەوەری ئەگرێ بە مەبەستی ڕێکردنەوەی سۆڕی مانانە ئەمەش هۆکارێک ئەبێ دیسانەوە بۆ دروستبوونی گرێ یاخۆت کیس بەڵام ئەگەر بینە سەر بابەتی شێرپەنجە هۆکارێکی سەرەکی نییە بەڵام چەند فاکتەرێک هەیە کە ڕێخۆشکردن بۆ ئەوەی کە ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمەک زیاد بکە بۆ نمونە جەندەر ینی خوان ئافرەتان زیاتر معڕزم بۆ ئەوەی کە تووشی شێرپەنجەی مەمەک بن وەک لە پیاوان تەنها ڕێژەکەی لە سایەکە هەڵکشان بەتەمەنا چەند خانم هەڵکشێ بەتەمەنا ئەگەری توشبوونی بە شێرپەنجە زیەکە هەرچەنە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە ئەبینین بەداخەوە لە گەنجانیش شێرپەنجەی مەمەک هەیە دیسانەوە هۆکاری هۆرمۆنات فاکتەرێکە بۆ نمونە ئەوانەی تایبەتی هۆرمۆنی ئیسترۆجین یەکێکە لەو هۆرمۆنانەی کە بەرپرسە لە توشبوون بە شێرپەنجەی مەمەک هۆکارەکانیش چی مەسەلەن ئەوانەی ئەو کچانەی کە پێش تەمەنی 12 ساڵی ئەکەونە سۆڕی مانانەیە خۆت ئەو خانمانەی کە لە پاش 55 ساڵیەوە لێ ئەچنەوە لە سۆڕی مانانە ئەوانەی کە چارەسەری هۆرمۆنات وەرئەگرن بەبێ پرسی پزیشکێکی تایبەت و بۆ ماوەیەکی زۆر بەکاری ئێهێنە ینی مەسەن زۆر جار خانمان لەم بابەتە تێناگەن ئەڵێ من پزیشکی ئافرەتانەکەم وتێتی ئەبێ چارەسەری هۆرمۆنی وەرگرم بەڵام ناوێرم وەری بگرم بەڵام ئەو ئەگەر لەژێر چاودێریە بێت و بۆ ماوەیەکی پچڕ واتە نەچێ خۆی چەند ساڵێک بەبێ پرسوڕا وەری بگرێ ئەمە بەڕاستی مەترسیدار ئەبێ بۆ ئەو مەبەسی شێرپەنجەی مەمەک لەگەڵیشا بۆ ماوەی ینی مەسەرەن بە تایبەتی ئەگەر خێزانی دەرەجەیەکیان خۆشکیان دایک توش ببێ بە شێرپەنجەی مەمەک ئەبێ ئەو خانمانە زیاتر ئێمە لێکۆڵینەوەیان لێ بکەین هەروەها قەڵەوی یەکێکە لە فاکتەرەکان خواردنی ناتەندروست شیر نەدان یەکەم مناڵ بە تایبەتی ئەگەر لە دوای تەمەنی 30 ساڵیەوە ئەو خانمە مناڵی ببێ هەنێ فاکتەری کەش هەیە بۆ نمونە جگەرە کێشانە خواردنەوەی کحولە کە بەداخەوە تۆزە لە کۆمەڵگەی ئێمانە تۆزە زیای کردو ئەم زاهیرەیە هەنێ گرەی پاک هەیە ئەگەر ڕێژەکەشی کەم بێ خانەکانی زۆر جار خانەی ناڕێک ئەبینین لە گرەی پاکە وەکو ئەتیپیا وەکو هایپەرپلێژیا فلۆر هایپەرپلێژیا ئەمانە دائما ئەم جۆرەگریانە ئەبێ لە ژێر چاودێریەکی وردا بن چونکە لە ئایندەیە بۆی هەبێ بێتە شێرپەنجەی مەمەک یاخود ئێمە زۆر جار بۆ خانمانە ئەڵێن دوای ئەوەی کە زەرعەمان لێ وەرگرتووە لە گرێکە ئەڵێن ئەمە چالاکێکی نائاسایی هەیە نامۆ هەیە لە دابەشبوونی خانەکانە زۆر جار ئێمە ڕێنمایی ئەوە ئەکەین ئەڵێن ئەم گرێ لە پاکیە لای بەرین سەلامەترێکە و لەوەی لە مستەقبەلا لە ئایندەیە ببێتە شێرپەنجە زۆر باشە دکتۆرە کەسێک کە یاخود خانووێکە هەست بە گرەیەک دەکات هەست بە نەتەوەیەک ئەکات دێتە لای ئێوە پشکنی بۆ ئەنجام دەدەن یەکەم پشکنی چیە کە ئەنجامی ئەدەن یاخود لە چ کاتێکدا پێویست بە مەمۆگرافی ئەکات ئێوە بۆی ئەنجام بدەن یەکەم پشکنین ئەبێ پشکنینی کلینیکی بێ باشە ئێمە پشکنینێکی بۆ ئەوکەین چکە ئەو وەکو بۆم باسکردی لەوانەیە خۆی جیاوازی نەتوانێت بکات لە بینی گرێ و ڕیشاڵ و خانەکانی مەمەک خۆی بە کلینیکی پشکنینی بۆ ئەوکەین زۆر جار هەر لەو پشکنینە ئێمە ئەتوانین بڵین ئەو شوێنە ئەو جێگایە لە مەمکەکە شتێکی نامۆ ئەبینم یان گۆڕانکاریە لە گۆی مەمکەکەیان لە ژێر باخەڵەکە ئەبینم دوای ئەوەی کە پشکنینی کلینیکیمان کردو بەپێی تەمەنی خانمەکە خۆی ئەگەر تەمەنی لەسەر و 40 ساڵیەوە بوو یاخود من لە 100 دڵنیا بووم کە ئەو گۆڕانکاریە مەترسیدارێک سەر یەکەم شت مامۆگرافی بۆ ئەەکەین مامۆگرافی عادەتەن لە تەمەنی 40 ساڵیەوە ئەکرێ بەڵام ئەو خانمانەی کە لە بنەماڵەیانە شێرپەنجەی مەمکیان هەیە یان هەر فاکتەرێکی هەبوو لە فاکتەرە مەترسیدارەکان ئەتوانین ئێمە لە تەمەنی 35 ساڵیەوە بیکەین یاخود هەنێ جار زووتریش کردومانە ئەگەر وەکو باسم کرد زۆر جار ئێمە لە گەنجانە شێرپەنجەی مەمکمان هەیە ینی مەسەن ئەگەر من گرێیەکم بینی گومانم لێ هەبوو یەکەمین شت مامۆگرافی بۆ ئەەکەم مامۆگرافی شکڵی با بڵین گرێکەمان پیشان ئەیە کە ئەمە ئایا گومان لێکراوە یاخودنا کلسمان پیشانە ئەیە هەنێک کلس هەیە مەترسیدارە بە تایبەتی ئەگەر کلسی ورد بێ وەکو هێشۆترەیەک یان تۆپەڵێک دەرکەوێت لە مامۆگرافیەکە ئەمە شێوازێکی با بڵین مەترسیدارە یان گومان لێکراوە بۆ شێرپەنجەی مەمەک سۆنەر سوودی لێ ئەبینین بۆ ئەوەی کە جیاوازی لە بینی گرەی پاک و شێرپەنجەیە بکەین معلوماتێکی زۆر باشمان ئاەتێ سۆنەرەکە قەبارەی گرێکەم ئاەتێ شکل و شێوەکەیم ئاەتێ پێم ئەڵێ ئەگەر گۆڕانکاریەک هەبێ لە دەوری ئەم گرەیە یاخودنا هەنێ جار هەنێ گریب زۆر بچووک هەیە بە تایبەتی ئەگەر لە 1 سانتیم بچووکتر بێ لەوانەیە بەدەست هەستی پێ نەکرێ بەڵام لە سۆنەرەکە پێم ئەڵێ ینی جگە لەو گرێ گەورەیە لەوانەیە گرێکی هەبێ لە هەمان مەمکە لە شوێنی جیاوازتر طبعا بۆ هەردوو مەمکەکە پشکنینەکە ئەکرێ زائیدەن ئەوەی کە بۆ سۆنەر بۆ ژێرباخەڵیشی ئەکرێ پێم وڵای غودە لەمفاویەکانی هیچ گۆڕانکاریەکی تایە یاخودنا کەواتە پشکنینی کلینیکیمان کرد مامۆگرافی بە پێی پێویست کردومانە لەگەڵ سۆنەرە
هەنێ مەمک یان هەنێ خانم پێویستەکە ئێمارایان بۆ بکەین ئەشعی مغناتیسیان بۆ بکەین بە تایبەتی لەو مەمکانەی کە زۆر چڕوپڕە یاخود ئەگەر لە سۆنەرەکە بڵێ من زیاد لە یەک گرێ ئەبینم کاتە ئەبێ ئێمارایەکمان هەبێ نەوە گۆڕانکاری ورترمان هەبێ بچووکترمان هەبێت کە لە سۆنەری شادەر نەکەوت بێ کاتە ئێمارایەکە شتی وردەواڵەتر یان با بڵێن تەفاسیلی دقیقترمان ئاەتێ لەسەر پێکهاتەی مەمکەکە. پاش ئەوەی کە ئەمانەمان بۆ کرد ئەبێ ئەگەر گرێکە هاتوو گومان لێکراو بێ یاخود ئەگەر خانمەکە تەمەنی لە سەرروچی ساڵێەوە بوو باشتر وایە ئێمە زەرعی بۆ بکەین نمونەیەک لە گرێکە وەرگرین. طبعا زۆر جار خانمان لە مۆزوعی زەرعە زۆر ئەترسن ئەڵێ ئەی دکتۆرە مەسەلەن من ئەگەر گرێکەم پاک بێ بەهۆی زەرعەکەەوە نابێت شتی خراپ نابێتە شەرپەنجە بێڵێن نەخێر خۆی پێکاتی گرێکە چۆنی بێ ئەنجامی زەرعەکە هەر ئەومان پێ ئەڵێ طبعا جۆرەکە لە پشکنین جۆرێکە لە پشتکرین بزەبت طبعا ئەو زەرعە ئەبێ لە ژێر سۆنەرا بێ نابێ ینی هەروە بکرێت ئەبێ لە ژێر سۆنەرا لە بەروی دەستنیشانی شوێنی گرێکە بە مەزبوطی بکرێ بنجێکی مۆزعی بۆ ئۆکرێ کەواتە لە کاتی پشکنینەکان ئەو خانمە نابێ هەست بە ئازار بکە چەند ڕیشاڵێک لەو گرێ وەرئەگیرێ تیشوی لێ وەرئەگیرێ ینی کەواتە خوێن وەرناگیرێ لە پێکهاتەی گرێکە وەرئەگیرێ و ئەخرێتە شتێکەوە ئەنێرین بۆ تاقیگە بۆ مختبەر بە مەبەستی فەحسی هیستۆپاتۆلۆجی. دکتۆرە سەناریا چارەسەرەکان چین؟ چ کاتێک بە دەرمان چ کاتێک ئەبێ بەنەشتەرگەری یان چ کاتێک ئەوە تا خانمەکە ئەبێ کیمیایی وەرگرێ و باس لەوە کرد ینی جۆری جیازمان هەیە گرەی پاکمان هەیە و گرەی شێرپەنجەیشمان هەیە. ئەگەر بێت و گرێکە پاک بێ لە ئەنجامی زەرعەکە پێم بڵێ هیچ چالاکێکی خراپ نابینێ لە گرێکە ئێمە بۆ خانمە ئەڵین بە دڵنیاییەوە کە تۆ حاڵەتەکەی تۆ پاکە پێویست بە هیچ شتێک ناکات تەنها چاودێری کردنی بە تایبەتی ئەگەر قەبارەی گرێکەمان بچووک بێ لە 2 سانتیم و 3 سانتیم چووکتر بێ پێڵێن 3 مانجاریان 6 مانجارە بێ پێی ئەو فاکتەر و هۆکارانەی کە مەترسیدار بێ بۆ گۆڕانکاری پێڵێن ئەمە تەنها لە ژێر چاودێریە ئەیهێڵینەوانێ. بەڵام ئەگەر بێت گرێکەمان شەرپەنجە بێ لەم حاڵەتە چیلی ئەەکەین بەپێی قەبارەی گرێکە جۆری هۆرمۆنی گرێکە جاری وایە قەبارەی مەمکی ئافرەتەکەش دەورە بینیانی مەسەلەن هەنێ مەمک هەیە زۆر قەبارەی بچووکە ئێمە لەویا زۆر جار قەرارەکانمان ئەگۆڕین و طبعاً تەمەنی نەخۆشەکەش دەوری هەیە جاری وایە ئێمە یەکسەر نەشتەرگەری بۆ ئەکەین هەر گرێکە و دەور پشتەکە بە تایبەتی ئەگەر لە قۆناغی سەرەتایی نەخۆشیەکە دەستنیشان بکرێت قۆناغی 1 و قۆناغی 2 حجمی گرێکەمان بچووکە گوناحە لە مەمکێکە کە لە قۆناغی سەرەتاییە بێ مەمکەکە هەمووی ببڕێتەوانێ تەنها گرێکە و دەور پشتەکەی پا ئەکرێتەوانێ و نمونە لەژێر باخەڵی وەرئەگیرێ. بەڵام هەنێ گرێمان هەیە کە لە ئەنجامی زەرعەکەیە یەتەوە پێمەڵێ چالاکی گرێکە زۆرە بۆ نمونایە تەوانی ئەڵە گرێکەمان هۆرمۆناتەکەی نێرینەیە ئەم جۆرە شەرپەنجانە باشتر وایە لە سەرەتایە چارەسەری کیمیایی وەرگێ لەبەر ئەوەی لە چالاکی گرێکە کەم کرێتەوانێ پاشان ئێمە نەشتەرگەرێکی بۆ بکەین یاخود هەنێک گرێ هەیە زۆر گەورەیە خانمەکە ئەڵێ من حەز ناکەم مەمکم لابەرم چارەسەری کیمیاوی ئەدرێتە لە بەروی حەجمی گرێکە بچووکە بێتەوانێ ئەو کاتە پێویست ناکە مەمکەکەی لا ببرێ بەس تەنها گرێکە و دەور پشتەکەی پا ئەکرێتەوانێ کەواتە بەعام چارەسەرەکان نەشتەرگەریە عیلاجی کیمیاویە بە پێی هۆرمۆناتی گرێکە زۆر جار ئێمە پێویستەکە خانمەکە عیلاجی هۆرمۆناتی بینێ لە پاش نەشتەرگەری و کیمیاویەکە لەگەڵ چارەسەر بە تیشک بەڵام بیرمان نەچێ ئەگەر ئێمە نەخۆشەکەمان لە قۆناغی یەکە بە تایبەتی لە قۆناغێکی سەرەتاییە دەستنیشان بکرێ لەگەڵ قۆناغی 0.5 پێویست بە چارەسەری کیمیاوی ناکە کەواتە ئێمە ئەم چارەسەری کە باسمان کرد تەنها ئێمە اعتیمادمان لەسەر گرێکە نییە کە ئەمە شێرپەنجەیە یاخودنا لەسەر وتمان قەبارەکەیەتی لەسەر جۆرەکەیەتی لەسەر هۆرمۆنەکەیەتی ئەجا ئێمە ئەم قرارانەی لەسەر ئەین کەواتە بە ینی بەگشتی تا ئێمە لە قۆناغێکی سەرەتاییە دەستنیشانی ئەم نەخۆشیە بکەین چارەسەرکردنەکە زۆر ئاسانترێکە بۆ نەخۆشەکە و بۆ ئێمەش لەگەڵ ئەگەری چاکبوونەوەشمان زۆر زیاترێکە یعنی ئێمە لەکوێ نەخۆشێک لە قۆناغی یەکە دەستنیشان بکەین و لەکوێ لە 3 و 4 بێ. باش دکتۆرە ئەی کیس چارەسەریی کیس هیچ مەترسیەکی نییە ئێمە دائیمەن نەخۆشەکانمان دڵنیا ئەکەینەوە کە هیچ ترسێکی نییە کیس بریتە لە تورەکەیەکی ئاو لە هەموو تەمەنێکە ئێمە ئیبینین بە تایبەتی لە گەنجانە بەس تەنها چاودێری ئەەکەین زۆر جار ئازارێکی زۆری بۆ دروستەکە چارەسەری با بڵێن ئازارشکێن و ئەم بابەتانەی عینێ زۆر جار چەند کیسێک ئەبینی لە هەمان مەمکە هیچ مەترسیەکی نییە بەڵام هەنێ جار هەیە ئەم کیسانە ژمارەیان زیاکە
دیسانەوە پێڵێنەوە بە نەخۆشەکە کە هیچ مشکلی نییە یاخود گەورە ئەبێ نەخۆش هەبوو بەقدر پرتەقاڵێکی لێ هاتووە کیسەکە لە ناومەم کاکە حجمێکی گەورەی بۆ ینی گەورە ئەبێ لێرەشە هیچ نەشتەرگەری ناوێت تەنها لە ژێر سۆنەرا سرنجێکی پێ ئاکەنج کۆتمان کیسێکی ئاوە ئەو ئاوەی کە لە ناوێتی بەتاڵی ئەەکەینەوە تاوا لەوێ کیسەکە خۆی نامێنێ باشە و لەگەڵی شاپی ئەڵین متابعەکەن چکە کیسە وردەکانیش بۆ هەیە لە ئایندەیە گەورە ببێ یاخود هەنە جار ئلتیهابەکە بۆ نمونە ئەگەر زەبرێکی بەرکەوێ یاخود بەسەریا بخەوێ ئەم کیسە بۆی هەیە ئەو تۆکڵی ینی با بڵێن ئەو قەراغی ئەو تۆکڵی هینەکە با بڵێن کیسەکە ئلتیهابکە یاخود ئەو ئەوەی کە لە ناو کیسەکە ئلتیهابەکە چارەسەرەکەی دیسانەوە بە عیلاجی ئلتیهابات ئەبێ و ئلتیهابەکەی نامێنێت لەو حاڵەتەیە کەواتە قەت نەبووە کە کیسی مەمەک ببێتە شەرپەنجە حاڵەتێکی تایبەتمان هەیە لە کیس ئەویش ئەگەر بێت و لە ناو ئەم تۆکڵەیە گرێ دروست ببێ ئێمە لەویا پێویستمان بە وەرگرتنی زەرع ئەبێ چکە لەبەرە بزانین بۆچی ئەم گرێ لە ناو کیسەکە دروست بووە ئیتر دیسانەوە پێی ئەوەی کە ئەنجامی زەرعەکە چیەتەوە قرار لەوەی ئەین کە ئایا تەنها متابعەکەین یان نەشتەرگەری بۆ بکرێت پشکنینی کلینیکی زاندرەکە گرێکە لە ناو کیسەکە دروست بۆ یان بەدەست لە پشکنینی کلینیکی و لەگەڵ سۆنەرا دەرئەکەوێ ئەگەر لە ناو ئەم کیسەیە گرێک دروست بوو بێ زۆر باشە ئەمە بکەمە کۆتا پرسا دکتۆرەگیان ئاماژەت پێدا کە هەندێک گرێ هەیە لە 1 سانتیم بچووکترە و دەرناکەوێت بەدەست لێدان ئایا ئەو خانمانەی کە ئەو گرێیان هەیە چۆن بتوانن سەرجانی پزیشک بکەن یان ساڵە چەند جار سەرجانی پزیشک بکەن بۆ ئەوی کە ئەگە گرەیەکی وایان هەبوو بچووک بوو بەدەست لێدان دەرنەکەوت کە دواتر بە پشکنینەکانی پزیشکی دەربکەوێت بەڵێ ئێمە عادەتەن ئەڵێن وەکو چۆن باسمان کرد لە 20 ساڵیەوە گرنگە هەموو خانمێک پشکنین بۆ خۆی بکە زۆر گرنگە لە 30 ساڵیەوە پشکنینی کلینیکی ئەنجام بدرێت 6 مانجارێک یاخود ساڵی جارێک ئێمە بەپێی ئەوەی ئەو گۆڕانکاریانی کە لە مەمکەکەیە ئەبین خۆمان بە خانمەکاڵین لەگەڵیشە مامۆگرافیمان هەیە ئێمە زۆر گرنگە بە خانمان بڵین لە تەمەنی 40 ساڵیەوە هیچ شتێکیشی نەبوو هیچ هەستی بە گۆڕانکاری نەکرد ئەبێ مامۆگرافیان بۆ بکەین زۆر گۆڕانکاری سەرەتایی هەیە لە مامۆگرافیەکە دەرەکەوێ یاخود ئەو خانمانەیە کە ئێمە خۆمان پشکنینی کلینیکیمان بۆ کردو لەوانەیە لە جێگەیەکە هەست بە شتێکی نامۆ بکەم لە ژێر دەستمان زۆر جار ئێمە لە 30 ساڵیەوە وەکو باسم کرد هەنێ خانم هەیە هۆکاری مەترسیدار بە شەرپەنجەی مەمەک زیایەتیانە زۆر جار ئێمە لەو تەمەنایە دەسەکەین بەکردنی سۆنەر ئەگەر گۆڕانکاریەک هەبوو ئەگەر کیسێکمان بینی یان ئەگەر شتێکی بچووک هەبێ ئێمە زۆر جار پێڵێن 3 مانجار یاخۆ 6 مانجار یان ئەگەر هیچ شتێکیشی نەبوو ئەڵێن ساڵی جارێتەوە پێویستەکە ئەم پشکنینە دووبارە بکەینەوانێ لەبەروی دڵنیا بینەوە ئەگەر وەکو باسم کرد زۆر گرنگە ئێمە هەر گۆڕانکاریەکی سەرەتاییە لە مەمکە بە زووترین کات دەستنیشان بکەین چکە زۆر جار ئەگەر بێتە لای ئێمە خانمەکە گرێکی لە 3 سانتیم گەورەتر بوو ئێمە بەڕاستی لەوایە زۆر ئەترسین لە بینی قۆناغی 2 یان 3 بێت کە گەورەتر بوو لە 2 سانتیم زۆر جار لە قۆناغی 3 ئەبێ ئەو نەخۆشە کەواتە هەر گرێک هەر شتێکی نامۆ ئەو خانمە هەستی پێکرد ئەبێ بێت سەردانکە لەبەرەوەی ئەمە پشکنینی کلینیکی بۆ بکەین هیچ شتێکیشی نەبوو زۆر گرنگە لە 30 ساڵیەوە ئەو پشکنینە کلینیکانەی بۆ ئەنجام بدەین دکتۆرە دەوڵەمەندت کردین بە زانیاریەکانت سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان سپاس بۆ دکتۆرە سەنارێشان پسپۆری نەخۆشەکانی مەمەک دەستخۆش